بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مامۆستایانی بەڕێز، میوانانی زێدە ئازیز، سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەک خۆشحاڵین بەم ساتە وەختە لەم ئێوارە دیدارەدا بە خزمەت ئێوەی بەڕێزەگەینەوە. ئەگەر توانی بێتمان وەفا بە کەمێک لە بەڵێنەکانی دیداری پەروەردەیی بکەین کە بڕیار بوو بۆی خولی پەروەردەیی لێکەوتەی ئەو دیدارە بێ، هیوادارین ئەمە هەنگاوی یەکەم بوو بێ بەرەم ئەو ئامانجە پیرۆزە ئینشاءالله. مامۆستایانی بەڕێز، پیشەی مامۆسا، پەیامی مامۆسا ئەرکێکی گەورەیە کە ئێمە هەمومان وەکو مرۆڤ قەرزاربارین و پیشەیەکە کە شایەنی ئەوەیە هەمومان شانازی پێوە بکەین، چونکە مامۆستا و فێرکاری یەکەمی گەردون و بوونەوەر خوای پەروەردگار خۆیەتی. خوای پەروەردگار کە ئەفەرمێ وعلم ئادەم الأسماء كلها، کەواتە معلمی یەکەم پەروەردگار خۆیەتی، کە یەکەم سوورەت ناردوێتی خوارەوە سوورەتی ئیقرا و خوێندنە. ئەفەرمێ ئیقرا وربك الأكرم الذي علم بالقلم، کەواتە خوای پەروەردگار دیسانەوە تعلیمی مرۆڤەکان ئەو کردوێتی، کە ئەفەرمێ خەلق الئینسان علمه البەیان، ئەو خوایی کە مرۆڤی دروست کردووە و توانای گزارشکردن و بێژی پێبەخشیوە بە مرۆڤ. هەروەکو شەوقی شاعریش ئەڵێ قم للمعلم وفيه التبجيل كاد المعلم أن يكون رسولا أعلمت أشرف أو أجل من الذي يبني وينشئ أنفسا وعقولا سبحانك اللهم خير معلم علمت بالقلم القرون الأولى أخرجت هذا العقل من ظلماته وهديته النور المبين سبيلا. کەواتە مامۆستایانی بەڕێز، ئێمە ئەگەر هەڵگری ئەم پەیامە بین کە پێشەنگەکەی کە مامۆستای یەکەمی قوتابخانەی ژیان پەروەردگار بێ، پێم وانییە پیشەیەک هەیە، شەرەفێک هەیە لەمە گەورەتر. ئێمە هەستەکەین بەوەی کە پەراوێزکردنی پەیامی مامۆستا کارێکی کاتیە و لە شکۆی مامۆستا و لە پەیامەکەی کەم ناکاتەوە بە مەرجێک مامۆستا هەڵگری پەیامی ڕاستەقینەی خۆی بێ. مامۆستایانی بەڕێز، ئێمە پێمان وایە هەموو بەهرەکان، هەموو تواناکان، هەموو پێشکەوتنەکان بەهرە و بەرەنجامی دەستی مامۆستان، چونکە ئەوەی ئەمڕۆ لەم کۆمەلگایی ئێمە و لە سەرجەم کۆمەلگاکانی دنیا، ئەوەی پزیشکە، ئەوەی ئەندازیارە، ئەوەی زانستخوازە لە هەر بوارێکە، قوتابخانەی یەکەمی ژیانی و پەروەردەکاری یەکەمی پاش خێزانەکەی مامۆستای بەشی پەروەردە و کەرتی پەروەردە بووە. هەر بۆیە مامۆستایان ئەوانن کە لە پشت هەموو پێشکەوتنی کۆمەلگاکانەوەن. ئێوەن مامۆستایانی بەڕێز کە نەوەکانی داهاتوو لەسەر دەستی ئێوە پەروەردە ئەبێ. من پێم خۆشە ئەوە بە بەڕێستان ڕابگەێنم مامۆستایانی بەڕێز کە پەروەردە بەر لەوەی پیشە بێ پەیامە. واتە ئێمە کاتێک قوتابیەک لە پۆلەکەی خۆیان فێرەکەین، ئەگەر پیتێکی فێر بکەین، ئەم پیتە ئەم قوتابیە تا لە ژیانە بێ، ئەم پیتە کار پێ بکە، لەڕێی ئەم پیتەوە فێری زانست بێ، لە هەر بوارێکە ئەم پیتە تەوزیف بکە و خزمەت بکە، ئەم پیتە فێرکردنی سەدەقەیەکی جاریە بۆ ژیانی ئێمە و بۆ قەبر و قیامەتیشمان. بە مەرجێک ئێمە وەکو پەیامێک ئەم پرۆگرام و ئەم خوێندنەمان بەم خوێندکارەدا بێ. لەبەرەوە ئێمە پێمان وایە خزمەت نەکردنی مامۆسا، پەراوێزکردنی ئەم کەرتە نابێ مامۆسایانی بەڕێز لە گەورەی پەیامەکەیان دوور بخاتەوە و نابێ کەم خزمەتکردن بەم چین و توێژە کاریگەری کۆمەلگا وا بکات بەوەی کە ئێمە خۆشمان لە پەیامەکەی خۆمان سار بینەوە مامۆسایانی بەڕێز. چونکە وەکو عەرزم کردن ئێمە لە خزمەت پەیامێکی پیرۆزین و ئێمە هەمیشە چاومان لە پاداشتی خوا بەر لە پاداشتی خەڵکەوەیە لە دنیا و چاومان لە پێشکەوتنی کۆمەلگا، دروستکردنی نەوەکانی داهاتوومانەوەیە لەم کۆمەلگایی کە تیا ئەژین. ئێمە بە شانازیەوە لە ژیار ئەو بردی پەروەردەیی کە ڕامان گەیاندووە مامۆستایانی بەڕێز، ئەمەی خولی پەرەپێدانی تواناکانی مامۆستا هەنگاوی یەکەممانە بێ، بەڵام هەنگاوی کۆتامان نابێ پشت بەخوای گەورە. ئەم خولە جەنابتان ئەزانن دەی دوو دەستی پێکردووە، لە 4-5 کۆتایی پێ هاتووە. 91 مامۆستا سەرەتا بەشدار بوو وەکو ناونووسین و ئامادەبوون، لە کۆتاییە 71 مامۆستا ماونەتەوە لە خزمەتیان نابووین ئێمە تا کۆتایی خولەکە. لە خولەکەدا ئەو بابەتانی کە ورتراونەتەوە جەنابتان ئەزانن کارێکتەری پەروەردەیی بووە، ڕێگەنوێکانی وانەوتنەوە بووە، لەگەڵ
بەڕێوە بردننی پۆل و لەگەڵ دەروونناسی پەروەردەیی و دەروونناسی گەشە کە ئێمە هەوڵەدەین ئینشاءالله لەمە دووە خولی ترمان هەبێ و لەمە دووە هەنگاوی ترمان هەبێ هەڵبەت بە کۆمەکی ئێوە و بە هاوکاری ئێوە کە ئێمە پێمان وایە ئێمە وەکو ژیار مامۆسایانی بەڕێز هەمیشە یەک پەیاممان هەیە و یەک ئامانجمان هەیە کە ئامانجی خزمەتکردنە پەیامێکی بێبەرامبەر خزمەتێکی بێمنەتکردن کە پێمان وایە بە تایبەت ئەم چینی کە ئێمە لە خزمەتیان کە چینی مامۆستایە ئەرکی هەمومانە چونکە ئێمە ئەگەر سەرمان لە کەشکەڵانی فەلەکیش بێ هەمیشە منەتباری ئێوەین هەمیشە منەتباری مامۆستاین لە هەر پێگەیەکا بین ئێمە ئەومان لە پێشاوە کە ڕۆژێک لە ڕۆژان قوتابی بەردەستی ئێوە بووین گەورەی ئێمە لە گەورەی ئێوەوەیە زانستی ئێمە لە بەخشینی ئێوەوەیە بۆیە ئێمە سوپاستانەکەین هەمیشە و ئێمە لە خزمەتتانین لە هەر پێگەیەکا بین لە هەر جێگەیەکا بین خزمەتکردنی مامۆسا بارکی سەرشانی خۆمانێ زانین پیرۆزباییتان لە یەکەین مامۆسایانی بەڕێز پیرۆزبایی لەو مامۆسا بەڕێزانە ئەکەین خەو بۆخشانە ماندوو نەناسانە ئەو ماوەیە لە خزمەت ئێوەی بەڕێزا بوون بەخێر هاتنتانەکەین بۆ ماڵی دووەمی خۆتان کە ژیارە وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم